من کەرکووکیم خەونم هەیە چەندین خەونم هەیە لە مێشەوە من وەک کەرکووکیەک دەمەوێت ئازاد و سەربەخۆ بم من وەک کەرکووکیەک دەمەوێت داهات و خێر و بێری ئەم خاکە بۆ من بێت من وەک کەرکووکیەک ئەمەوێت ژیانم خۆش بێت من وەک کەرکووکیەک ئەمەوێت لە ڕۆژێکی ئەوە باراناویدا بە دیار عارەبانێکی سەوزەوە نەوەستم و لە نەبوونیدا لە بارانە کار و کاسبی بکەم من وەک کەرکووکیەک دەمەوێت مانگانە لەو خێروبێرەی کە هەیە موچیەکم بۆ دابین بکرێ و لە ڕۆژێکی ئاوە باراناویدا لە ماڵەوە دابنیشم من وەک کەرکووکیەک دەمەوێت لە ڕۆژێکی ئاوە باراناوی و ساردا نەوتم بۆ دابین بکرێت بە پێی پێویستی وەرزی زستان لە زستانە لە سەرمایە هەڵ نەلەرزم لە زستانە نەچم بە سەرما چاوەڕوانی دوو جلیکانە نەوت بکەم تاوەکو خێرم پێ بکەن و بم دەنێ من وەکو کەرکووکیەک خەونم ئەوەیە شۆستە و شەقامەکانی شارەکەم جوان بێت پاک و خاوێن بێت من وەک کەرکووکیەک دەمەوێت لە داهات و خێر و بێری شارەکەم بیمەی تەندروستیم هەبێت ئەگەر خۆم یا خێزانم یا منداڵەکەم نەخۆش کەوت لە خێروبێری کەرکووک چارەسەرم بۆ بکرێت و باشترین پزیشکی جیهان بهێنن لەم شارەدا چارەسەری من بکات من وەکو کەرکووکیەک نامەوێت تەنها ژەهری نەوتەکە بۆ من بێت و نەوتەکەش نەدرێ بە من وەکو کەرکووکیەک چەندین خەونی دیکەم هەیە خودایە خەونەکانم بۆ بێنەدی خودایە من خەونم گەلێک زۆرە بەڵام هەموو خەونەکانم لە سایەی حکومەتێکی شکست خواردوودا لە سایەی بەرپرسێکی نابەرپرسدا هەموو خەونەکانم لەم شارەدا لە گۆڕ نراون من خەونم هەیە خەونی هەموو هاوڵاتیەکە بە سەلامەت بژێت بە خۆشی بژێت بە ئارامی بژێت بەس ئایا گونجێ لە وڵاتی ئێمەیە بە سەلامە بژێن کە ئاشتی بەرپابێ هەموو ئاوتێ دێتەدی هیچ خەونێکم نییە چونکە ناگەین هیچ ئامانجە لە کەرکووکایە خەونی من ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ببینە خاوەن دەوڵەتی کوردی جا کەرکووکی خەونی هەیە هەتا تعبیر لە خەون بکە واللهی وابزان بێزار بم لێ نایەتە دی بەخوا زۆر خەونی تۆ چییە مەحاڵەوە نایەتە دی هەر نایەت زۆر تاقی چاوەڕێشم کرد نات چی بوو خەونەکە وڵای بە خۆشی بژێ سڵاو خۆشەویستانم خۆشحاڵین بۆ جارێکی دیکە لە کەناڵی ئاسمانی پەیامەوە بووینە میانی ماڵەکانتان بۆ پێشکەشکردنی ئەڵلقەیەکی نوێ لە بەرنامەی پەیامیتەوە خۆشەویستان لە بەرنمەیەکی دیکەدا ئەمڕۆ لە شاری کەرکووکین لەگەڵ کامێرەمانی هاوکارم محەممەد هیوا پەیامێکی دیکەی کەرکووکیەکان بۆ ئێوەی ئازیز و خۆشەویست دەگوازینەوە بە ئومێدیەوەی پەیامی ئەم جارەشمان سوودێک بگەێنێت ئێمە ئەمڕۆ دەپرسین تۆی هاوڵاتی کەرکووک چ خەونێکت هەیە حەز ئەەکەی چ خەون و ئاواتێکی تۆ بێتەدی لەم شارەدا دەتەوێت چۆن بژیت بابزانین خەونی کەرکووکیەکان چییە سەبارەت بم بابەتە فەرم با پێکەوە گوێبیستی وەڵامەکان بێن لەگەڵمانە بن ئەو کەرکووکیەک خەونە چییە وە کەرکووچیە وڵا کەرکووچیس خەونێکی نییە لە ڕاکردن زیاتر خەونکردن بۆ لە ڕاکردن جاری وا دەست حکوومەتێکەوە جاری بەدەست حکوومەتێکەوە ڕاکرد خەونی تۆ ئەوە نیە کە لەو ڕاکردنە نەجاتێ بێ خەونی هەموو هاوڵاتیەکە بە سەلامەت بژێت بە خۆشی بژێت بە ئارامی بژێت بەس ئایا گونجێ لە وڵاتی ئێمەیە بە سەلامە بژێن ئێمە گەورەترین مشکلەی ئێمەیە ئەم نەوتەیە خۆزگە نەوتمان نابوو مشکلەشمان نابوو سەرێشەمان نابوو بۆ خودی خۆ چ خەونێکە هەیە بۆ خۆم وڵا بۆ خۆم هیچ خەونێکم نییە وا بێ ئومێدی هەر ئەوەی لێرەیە بژێ بێ ئومێدە چاوت ماچەکە سڵاو لێبێ باشی وەک گەنجێکی کەرکووکی چ خەونێکت هەیە وڵا نازانم چی بڵێم خەونیی لە کەرکووکە ئایا خەون هەیە تاکو و چاوڕێکەم لای ئەم حکوومەت هیچ خەونێک هەیە
ئەگە خەونێکە بێ منش چاوەڕێ خەو ناکەم بەڵام خەون نییە هیچ خەونێکم نییە چونکە ناگەین هیچ ئامانجە لە کەرکووکایە هەر کەسێ دێ و دەست بە سەری ئاگرێ ئێمەی کەرکووکیش بۆ خۆمانە بێ هەر سێریاکەین و چەپڵیان بۆ لێدین لەوە زیاتر هیچمان پێ ناکرێ چونکە ئەگەر شتێ بکەین دڵنیا بە لە ناکایکۆ لە ناوە درێ زۆر سوپاس چ لە ناوتانە بە وەڵا ئیتر وا دیارە ئیتر پێوەست ناکە ناو کەس بین بەڵام وا دیارە پێوەست ناکە من بڵێم فڵان حزب لە ناوەتە با فڵان حزب بەڵام وا دیارشە هیچ خەونەکەنەوە گەنجێک لەم وڵاتە نەخێر زۆرش بێ ئومێدم لێ کە ئاشتی بەرپا بێ هەموو شتە هەموو ئاواتێ دێتەدی لە ڕووی پێداویستی ژیانە پێداویستی ژیان هەچیە بێ لەم وڵاتێمە کەم و کورتی هەر تێبێ ئەگەر ناڵم چێش بکوونکە ئەگەر باشترین ئەگەر دیتە پێداویستی ژیان باس کارەبا کێشە نییە حکومەت نیازە چاکە بەڵام زیادە کارتی تایبەت یۆ گرانترە بێ لەسەر هەوڵەتی نەک باشترە بێ خەونی تۆ نەدرێ بەکەری تایبەت نەخێر نەدرێ بە کەر تایبەت چون کەر تایبەت لە خەڵکیە بڕێن نەک ئەیداتێ ئەی لە ڕووی نەوتەوە لە ڕووی نەوتەوە بۆ پێەکەن نەوت ئێمە نەوتمانەیە من ئەپرسم تۆ خەڵکی کەرکووکی ئایا نەوتان هەیە لە ماڵ و نەوتمانە جلیکانیمان ئەکری بە 12,000 ئەی خەونی تۆ چییە؟ خەونی خۆم ئەوەیە من تاوان مامۆستام خوێندن پەروەردە چاکرێ توێژینەوەی زانستی چاکرێ مامۆستای لە زانکۆ یاسا نووسێ لە بەشە زانستیەکان نازانێ مانای یاساکە چیە ئەمە چۆن بوو مامۆستا ئەمە چییە خەونێکی ترە هەیە وە خۆم بە پێغەمبەری خوا شادم وەکو کەرکووکیەک خەون و ئاوەری تۆ چییە؟ وەڵی ئەمان و پێکەوە ژیانی ڕێک و پێک چیکە؟ وەڵی یعنی بۆ خۆت چ خەونێکەیە بۆ خۆت؟ بۆ خۆم بەخوای بۆ خۆم ئەوە نا بەڵام حەزەکەم دنیا هەمووی بە سەلام بژێتتر ئاژاوە شەڕ و ئەم شتە نەمێن ئاشتی بەرقەرار بێت؟ بەڵ وەڵایی خەون و ئاواتی من و بەشێ لەو گەنجانەی کە وا بیرەکەنەوە ئەوەیە کە بگەین بە سربەخۆیی وەگەڕانەوەی کەرکووک دڵی کوردستان بۆ سەر هەرێمی کوردستان ئەمە ئاواتی منە لە پێش هەموو ئاواتێکی شەخصی و تایبەتی خۆمە ئەمە ئاواتی گەورەی منە بە بڕای تو ئەگەر کەرکووک گەڕایەوە سەر هەرێمی کوردستان چ سوودێک بە ئێوەی کەرکووکی دەگات چ سوودێ بە تۆی گەنج ئەکات ئەو سوودە بە ئێماگەیەنەیە کە ئێمە ئەو هەوڵەی کە باو باپیرانمان لە مێژا داویانە ئێمە بەرهەمەکەی خۆین کە ئەوەیە کە ئەم شارە و هەموو ناوچە کوردستانەکان کە ئێستاکانە هێزی پێشمەرگەی کوردستان خوێنی لەسەر ڕژێنێ بۆ ئێمە ئەوە لای ئێمە هەموو شتێکە دوای ئەوە ئەتوانین هەموو قسەیە بکەین دوای ئەوە ئەتوانین ڕەخنە بگرین دوای ئەوە ئەتوانین هەموو شتێ بکەین بەڵام ئێستاکانە ئەوەی بەلای ئێمەوە گرینگە وەکو گەنج ئەو گەنجانی کە بیری نەتەوەیان هەیە ئەوەیە کە نەتەوەکەمان بگا بە کەناری سربەخۆی ئەوە لە پێشەوەی هەموو شتێکە بۆ ئێمە خەونی هەموو هاوڵاتیەکە بە سەلامەت بژێت بە خۆشی بژێت بە ئارامی بژێت بەس ئایا گونجێ لە وڵاتی ئێمەیە بە سەلامە بژێت کە ئاشتی بەرپا بێ هەموو شتە هەموو ئاواتێ دێتەدی هیچ خەونێکم نییە چونکە ناگەین هیچ ئامانجە لە کەرکووکایە خەونی من ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان بووینە خاوەن دەوڵەتی کوردی جا کەرکووکی خەونی هەیە هەتا تعبیر لە خەون بکە واللهی وابزان بێزار بم لێ نایەتە دی بۆ بەخوا زۆر خەونی تۆ چییە مەحاڵەوە نایەتە دی هەر نایەت زۆر تاقی چاوەڕێشم کرد نات چی بوو خەونەکەن وڵای بە خۆشی بژێ کوڕی قۆچۆنیم بەرچاو بەخێر بێ تۆ وەکو گەنجێکی کەرکووکی خەون و ئاواتی تۆ چییە؟ وڵای خەون و ئاواتمەوەیە لە سیاست بە دوور بین ئەمە یەکەم شت حەقمانە بێ لە سیاست بە دوور بی چونکە ئێمە بۆمان نێتدا خۆ سیاستەکەوین بۆ ئێمە باش نییە هەرەوەی خەونێکی دیگەت هەیە بۆ خۆت خەونێکی دیکەم بۆ خۆمەوەیە
کارگو نەگەڕێتەوە سەر کوردستان کەرکووک نەگەڕێتەوە سەر کوردستان باڵێ بۆچی ئێستا نەگەڕاوەتەوە هیچمان دیارنی ئەگە بگەڕێتەوە هیچ زیاتری دیار نامینێت لەسەر عێراق بێت باڵێ مەخەونی توێە باڵێ سڵاو لە تۆ سڵاو لە تۆ بەخێر بێ وەکو کەرکووکیە وەکو گەنجێکی کەرکووکی خەون و ئاواتی تۆ چییە؟ وەڵا خەون و ئاواتی منەوەی وەکو مناڵە مەسوولەکان بژین و هەرەوە نانەوەتەوە خۆشەوەکوان بژی ئەی چۆن لەکوێ دینارە جرفانتان نەبێت لەکوێ سەفەر ئەوروپاکەی و بۆ خۆت کام جۆی سافە بڕۆ بێ و کام شار خۆشە بڕۆی و هەرەوە نەوتەوە ئەمە خەونی تۆیە؟ باڵێ باڵێ ئەوە خەونی منە خۆ قابلە چیمانەوێت هەرەوە نانێ پێشمەرگایەتیمان کردووە و تری توشتمان کرد و چەند ساڵەوات دەوامەکەین و هیچمان بەهیچ نەکردوەرەوە نانێ ئەمە خەونی گەنجێکی کەرکووکیە کە دەڵێت خەونی من ئەوەیە وەکو کوڕە مەسوولەکان بژیم وەکو ئەوان سەفەری وڵات کەم وەکوان بە ڕەفاهێت بژیم نەک وەکو ئەوەی کە پارەم لە گیرفانانە بێت و نەتوانم بەدڵی خۆم پێداویستەکانی ژیانی خۆم بکڕم ئەمە گەنجێکە خەون بۆ دەبینێت کە وەکو کوڕی مەسوولەکان بژی کە خۆیان جیاکردەوە لە خەڵکی ئاسایی و خێروبێری خاک و نیشتیمانیان بۆ خۆیان بردووە خەونەواتی منەوەیە کە چی دەر حکومەت مێشکیان گەنجانی پلیز نکات تەنها شەڕ و بەرەو جەنگیان بێت و موچەی مامۆستاکان ببڕێت بۆی لە خوێندەدا ببڕێن و بەرەو شەڕ دەست پێ بکەن تەنها هەموو ئاواتەکانیان شەڕ و جەنگ و ئەشتانە بێت لەوە بە دوورکردنەوە موچەی مامۆستا بدرێت باشکم گەنجەکان بتوانن بخوێنن بەرەو داهاتوویەکی نییە بڕۆن مامۆستایان خوێندکاری خوێندکارم چەندی وەلیش 12 ئامادەیە ئومێدە بە خوێندن هەیە کە بتوانین دەرەجەکی باش بێنی نەخێر من هەچتان تا چەندێک تەواو کردووە نیوەیتان خوێندووە نیوەیمان خوێندووە بەڵێ بە جوانی خوێنتانیان هەڵتان پڕۆزان هەر بەڕێخستنت دیستیا بەسەر نیە خوێندنەکە خەونێکی دیکە دێ بۆ خودی خۆ هیچ خەونێکمانێ تەنها لە وڵاتە بە دووربین لەم سیاسەتە چەپەڵە بە دوورکەینەوە بڕێین بە وڵاتێکی تر هەست بە مرۆڤایەتی بکەیت لە بەجێ بێڵی باڵێ ئەمە خەونی توێیە باڵێ بەڕای تو ئەمە چارەسەرە ئەمە تاگە چارەسەرە لەبەرەی هیچ شتێتر ناگۆڕێ سڵاو لێبێ سڵاو لە تۆش بێ وەکو گەنجێکی کەرکووکی چ خەونێکە هەیە وەڵای یەکەم شتە من گەنجی ئەو کەرکووک نیم کوێی لە هەولێرەوە هاتوم ئەرەوەڵات بۆ یاری و هاتین ئەمڕۆ یاری هەیە هاتوینەتە یاری وەڵای ئێمەش ئاواتمان ئەوەیە ئەم کوردستانە وەکو ئەوە ببینین کە دەوڵەتێ بە خۆمان دروستکەین و ئەم کوردستانە جوانە ببینین لە داهاتوودا خەونی من ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ببینە خاوەن دەوڵەتی کوردی ئەمە خەونی بەگشتی خەونی وەکو تاقی خۆم خەونم ئەوەیە هیوادارم خۆی گەورە لێم ڕازی بێ لە کارەکەم و وا بکەم کارێ بکەم ژێوی ژیانم بە حاڵاڵی پەیا بکەم بۆ ماڵ و مناڵم زۆر سپاس جا کەرکووکی خەونی هەیە هەتا تعبیر لە خەون بکە بۆچی نیمانە تعبیر لە چی بکەین هیچ خەونێکت نییە هیچمان نی لەبەر چی ڕووناچی نەماوە خەون بۆچی ببینی بۆ بێ ئومێدی هەمووی بێ ئومێدە نەکوم من خەونی هەموو هاوڵاتیەکە بە سەلامەت بژێت بە خۆشی بژێت بە ئارامی بژێت بەس ئایا گونجێ لە وڵاتی ئێمەیە بە سەلامەت بژێت کە ئاشتی وەرپابێ هەموو شتە هەموو ئاواتێ دێتە دی هیچ خەونێکم نییە چونکە ناگەین هیچ ئامانجە لە کەرکووکایە خەونی من ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان ببینە خاوەن دەوڵەتی کوردی جا کەرکووکی خەونی هەیە هەتا تعبیر لە خەون بکە واللهی وابزان بێزار بم لێ نایەتە دی بۆ بەخوا زۆر خەونی تۆ چییە مەحاڵەوانایەتە دی هەر نایەت زۆر تاقی چاوڕێشم کرد نات چی بوو خەونەکە وڵای بە خۆشی بژێ خەونەکەی من ئەوەیە سربەخۆی کوردی دەوڵەتی کوردیان خەونێکت هەیە بۆ خۆت بۆ خۆم وەڵای هیچم هیچ نییە لە وڵاتیانی چی خەونی نەبێ خۆی هەیە هەموو کەسێک خەونێکی هەیە یعنی بێ بێتە دی بەزنام وڵاتیە زۆر زەحمەت لەسەڵەن تۆ خەونەکەی تۆ چییە وەڵای یاوەتگەی منەوەی هەر تەعین تاینبی خوێنم تەواو کردووە بەڵێ چی تەواو کردووە ئیدارە قانونیە مەحەد کەی تەواو کردووە 2012 سیانزە ئاواتی تۆ تاینبی والله تعيين بقى يعني تشتيك تبي هدفك تبي يصير هدفك قدنية يعني لا ملاتا يعني حكومة قوال يا هي هدفك النبي
چی ئەەکەی هیچ ناتوانێت ناگەی بە هیچە هەر واستەیە و یعنی ئەگەر شتێک نەبێ خوێندنی سوادی نەما لە وڵات کاتە لە ئێستا خەونی تۆ ئەوەیە کە تاین بێت باڵێ خەونی من ئەوەیە دەسەڵاتدارێکی کوردی بێتە سەر حکم ئاگای بەس لەم ملەتە هەژارە بێ قەناعەت بە ملەک هیلاک بوو زۆرش تااقەتمان نەما هەمووی ئەوەیە بەس تەنا سیاست نن دەگنارێ هیچ هەمووی دروە تێگەی لەمە بێئومێدی لە مەزعە بێئومێدم بەڵە زۆرش بێئومێدم ئەگەواتر وە خراپترە بێ خەڵک برسیەتی خەڵکی لاکە پێشمەرگەی قوربە سەر شەهید دەبێ مەعاشەکەی دوای ئەوە نادەنێ من باوکی من 3 ساڵە تەقاوت کرێت تا ئێستا پێشمەرگەی دێنە مەعاشەکان نەداوەکەی تا ئێستا باجی وەرگتووە لە ناوت نییە ئەی باجی باستان بۆچی بۆی کردوە تێگەی ولەو خەتا لە ملە شەمل زیاتر خەتاکەکەمە بۆ ملت لەبێ ملت بێدەنگە و خەوتووە ئاگای لێ نەم ملت چی بکە ملت هەستی ڕاپەڕی نیە بکە کاکە چیەکە من قسێ بکەم چیان کوژن با هەستین داوای مافی خۆم بکەم بۆ داوای مافی خۆم نەکەم بۆ ئەو مافی هەیە هەر ڕۆژی لە وڵاتێکن بۆ من نێم بێ ئەو چی لە من زیاترە ئەو خاکە ئەو ڕزگاری کردو یا من ڕزگار تۆ ڕزگار ئەو خەڵکە و خاکی ڕزگار کرد وەکو گەنجێکی کەرکووکی خەونت چێ لە ناو کەرکووکا بێتە دی والله وەکو گەنجێکە خەونیەوە بە دنیا باش بێەوە ئەوەندە لە خۆشییا بین و وەزعەکەمان بەرەو باشە بڕوامان چیەتی والله وەزع برام لە قەیرانیە ئیش و کار نەماوە ئەنی هەرچیە بدێ نازام چیت بەوە باسکەم شتان نەماوە ناوەڵای سە ئیشی بازار ڕەحیماوە خاستەن لەوەتی ئەم زولفەی داعشاتەوە دەسەرێ نەماوە دوکانەکەیشە ئیش نەماو لەلایەکەوە سەحا ئەدا دەسەلمان لەلایەکەوە زەریبە لەلایەکەوە بەلەدیە لەلایەکەوە هەرێک شتێ ئیشەکان نێشتووە ینی وایان کردووە کە واز لە کار و کاسبەکەمان بێنین خەونێکی تایبەت بە خۆت هەیە والله خەون تایبەتیمان ئەوەندە دنیا کە چاک بێ بە خۆشی و بە سەلامەتی بژێ نیسکەمان ناوێ سەلامەت نین ناوەڵا بە چی سەلامەت بین سەلامەتی ئەوەیە کە تۆ ژیانت بەردەوام بەرەو خۆشی بڕوە نە بەرەو ناخۆشی بڕوە خەڵک بەرەو پێش بکەویان بەرەو دوا بگەڕێتەوە ئێمە ئێستا بەرەو حسابکە بەرەو دواوەڕێن بەرەو پێشەوە ناڕۆینەوە پێ بێتاقەت کردووە ئەی چۆن بێتاقەتمی نەکردووە ئێستا کابینم ئەم زلوفە ئاوایە ئەلە مژبیریاوە گەو گەنجانی تر نییە بۆ خۆم بڕۆشتمایە شارەکەم بەجێ بهێشتایە خەونی تۆ جێشتنی شارەکەیە ناوەڵە خەونی من جێژنی شارەکە نییە بەزیعنی کە زلوف وا لێکە کە بەجێ بێلی خەونی و ئاواتی تۆ چییە حەزی لە چییە بێتە دی واللهی وابزان بێزار بم لێ نایەتە دی بۆ بەخوا زۆر خەونی تۆ چییە مەحاڵەوە نایەتە دی هەر نایە زۆر تاقی چاوڕێشم کرد نات چی بوو خەونەکەن وڵای بە خۆشی بژین بە ئیسراحەت بە ئامان ئیشێکی خۆش شتێکی باش حکومەتێکی خۆش حکومەتێکی سەر بەخۆ کابرایە بێ بەرپرسێ بێ لە مەعاناتی خەڵک بزانێ بەس مەعەلەسەف نەمدی کا سەدام هەر چاوەڕێماکە ئیسفادەمان نەکرد دوای سەدامەژەر ئیسفادەمان نەکرد مانای هیچمان نەکرد چاوەڕێ ناکەم بێئومێد بوویت تەواو دەستشم لێ شوێنی بۆچی بێوا بێئومێد بی ئاخر زۆر تاقیمان کردەوە زۆرمان تاقیەوە ئیسفادەمان لێ نەکرد وەکو مناڵێکی کەرکووکی خەونی تۆ چی ئاواتی تۆ چییە وڵی ئۆپسیان دەی پێم بڵە بزانام ئاواتی تۆ چیە بە قوربان گەورە بین شتێ بە خۆمان پێیاکەین چی پێیاکەی مەسەلەن جا وەک دوکانێک ئەم بژێوی ژیان دابینکەی بەڵێ ئەی خوێندن خوێندنش لە چەنی چوار خەوناواتی من بگەین بە بێمە دەوڵەت و یەکەم شتی ئاواتی خۆمان هەموو کوردێک وەکو ئاواتێکێتی شخصی خۆت ئاواتی شخصی خۆت چییە شخصی خۆم ئاواتم زۆرە وەکو چەند دانێکم پێ بڵێ وەکو ئەوەی ببم بە بم بە ساحبێکی و کاری خۆم ماڵی خۆم ئەو شتانەی خۆمە سەر بە خۆ بیت ئیش و کارێکی تەواوی خۆ بم بەڵێ مە خەونی تۆیە بەڵێ ئومێدی هەیە کە لەم شارە بێتە دی لەسەر نەفەرەکە خۆی وەستێ سەر شارەکە نییە نەفەرەکە خۆی بتوانێت هەوڵدا بۆی ئەگەیبی هەوڵە بۆ داوە حتا هەستا هەوڵم بۆی داوە و زیاتریشە بێ هەوڵدەم بووی تە بەردەوام بە سەرگەوتو بێت سپاس دەکەم جیت خەونی هەموو هاوڵاتیەکە بە سەلامەت بژێت بە خۆشی بژێت بە ئارامی بژێت
بەس ئایا گونجێ لە وڵاتی ئێمەیە بە سەلامە بژێ کە ئاشتی بەرپابێ هەموو ئاوتێ دێتەدی هیچ خەونێکم نییە چونکە ناگەین هیچ ئامانجە لە کەرکووکایە خەونی من ئەوەیە ڕۆژە لە ڕۆژان بوینە خاوەن دەوڵەتی کوردی جا کەرکوچی خەونی هەیە هەتا تعبیر لە خەون بکە واللهی وابزان بێزار بم لێ نایەتە دی بەخوا زۆر تۆ چییە مەحاڵەوە نایەتە دی هەر نایەت زۆر تاقی چاڕێشم کرد نات چی بوو خەونەکە وڵای بەخۆشی بژێ وەک خۆم ئازادبوونی تاک وەکو ئایدۆلۆژیای لیبرالیزم یەک کاتاکێک بم لەلاو ئەو ئایدیایەیە وەک شار ئەم شارە لەژێر کۆمەڵی حساباتی سیاسی دەرنەچوو هێشتا من ناتوانم هیچ هیوایەک بۆم شارە ئین بکەم و هەروەها کۆمەڵێشتی تر دەربارەی ئەم شارە خەونەکانم بوون بە شتێکی چاوەڕوان نەکراو یعنی ناتوانانی هیچ بڕی لەو بارەیەوە وەکو گەنجێکی ئەم شارە شاری کەرکووک چ خەونێکە وڵی خەون زۆرە بەڵام هیچی ناتەدی بۆ نمونە کەرکووکی سە کەس نازانێت سەر بە چ لایەنێکە کەس نازانێت ئەمە لێ من ئەوە لێ من سەرڕای ئەو هەموو ناخۆشەیە کە لە بەعسە و داعش و ئەملا ئەولا هەمووی هەڵ کورد هەوڵیدا کورد هەوڵیدا ئێستا هەموو خەونەکان لە کورد بسەنەوە چۆن نەبێ شتیوا چۆن نەبێ کورد ئەم هەموو کوژداری داوا هەم پێشمەرگەی شەهید بوو هەموو نازانە شەهید بوو ئێستا یانە بە هەموو لایەکەوە نییە هەمیسا دژاتی کورد بکەنەوە چۆن نەبێ شتیوا هەبێ خەونی تایبەتی خۆچی وەڵام من خۆم خەونی تایبەتی خۆم ئەوەیە هەموو خەڵک بەخۆشی بژێ نەک بەس خۆم هەموو بەعام بەڵام ئەمڕۆسێ عالم هەمووی تووشی نەخۆشی دەروینی بوو کاکە کار چییە؟ کاکەوە کارەکەی هەمووی خەڵک بیرکردنەوەیە ئێستا کەس ناتوان ئەوەی دەست بۆ ئیشە با بیری لای حکومەتە بیری لای سیاسەتە من داوا من ئەمڕۆ بدەیتون لێ هەموو شتێ بە بیرکردنەوە بێ وەنیە کاکە حکومەتی کوردی ئەمە حکومەتی کوردی بازار ناوێکە یەک ڕیز بن یەک تەبایی بن ئەمە لە من ئەوە لە من چۆنە بەشتیوە هیوادارم هەموو کورد یەک ڕیز بن یەک تەبایی بن لەم لاوە بەغا لەم لاوەش ئەملا لە هەموو لایەکەوە هەمویان هجوومەکەن سەر کورد چۆنە بەشتیوە سپاس بۆ ئێوەش قوربان سڵاو لەبێت وەکو گەنج وەکو تاکێکی ئەم کوردستانە وەکو کەرکووکیەک خەونی تۆ چییە؟ وڵای خەونەکەی ئەوی منە هەر بە خۆشی بژینە دنیا ئەم شەڕ و کوشتارە نەمێنێت ئەم دوو سەرکردەیە یەک بگرن هەرەوە نێ و بۆ شخصی خۆت چ خەونێکت هەیە؟ وڵای من هەر ئەوم پێ خۆشیان ژیانیش خۆش بە مەسە لە دنیا نەگەر من بە ئام وە کەرکووچیەک ناڵی کەرکووکم تا ئێستا هیچم بۆ نەکراوە تا ئێستا هیچ شتێکم بۆ نەکراوە بەلایانی سەرکردەکانەوە بەلایانی مەسوولەوە بەلایانی هیچ شتێکم بۆ نەتا ئێستا من ژیانم ئەوە ژیانمە هەتا ئێستا ژیانەوە بە مەسە لێرە هەرەوە نێ و تۆ ئەوەیە ژیانێکی خۆشتە بەری دەستە بەڵێ بەڵێ تاکیت ژیانی خۆش بە مەسەر و وەک عالەمە بژێم و هەرەوەە کەرکووکیەکان هەر کەسە و خەونێکی هەیە هەندێک پێی وایە خەونەکانی کاتێک خۆشە و دێتەدی کە دەوڵەتی سربەخۆی کوردستان ڕابگەێنرێت و کورد خۆی حکمی خۆی بکات هەندێکی دیکە خەونی ئەوەیە کار و کاسبێکی باشی هەبێت و بتوانێت سربەخۆیانە بژێوی خۆی و ماڵ و منداڵی دەستەبەر بکات هەندێکی تر خەونی ئەوەیە ئەم شارە بەجێبێڵێت و سەفەر بک بۆ یەک جاری هەندێکی تر خەونیان ئەوەیە خێروبێری ئەم شارە بدرێ بە کەرکووکەکان و سوودی لێ ببینن هەندێکی دیکەیان خەونیان ئەوەیە لایەنە سیاسیەکان ڕێک بکەون و لەسەر مێزی گفتوگۆ کەرکووک لە چنگی حکومەت عێراقی دەربێن و بیخەنەوە سەر کوردستان هەندێکی تر بێخەونە دەڵێت هەر خەونێکمان هەبێ لەم شارەدا نایەتە دی چونکە زۆر جار هەوڵمان داوە خەونەکان بێتە دی بەڵام خەونەکانمان بێئومێدی کردوین لەبەرەوەی ناتوانین لەم شارەدا خەونەکانمان بێتە دی هەندێکی تر پێی وایە بۆ هۆی ملمەلانە سیاسی و حیزبەکانی حکومەتی کوردیەوە ناتوانن لەم شارەدا خەونێک بخوازیت و خەونەکە بێتە دی چونکە هەر کەسا ئەوێ بەشی خۆی لە کەرکووک بچڕێت و خۆی دەوڵەمەندکە لەسەر حسابی کەرکووک و کەرکووکەکان ئەمە خەونی هاوڵاتیان و بەگشتی بڕیاریش لای خۆتانە و خۆتان بڕیار بدەن
تا چەند خەڵک پێویستە لەم شارەدا بە ئومێدەوە بژی تا چەند خەڵک خەونەکانی جێگەی ئومێدن. پەیامی ئەم جارەشمان لە کەرکووکەوە گەیشتە پایان تا پەیامێکی دیکە هەموو لایەکتان بەخوای گەورە ئەسپێرین. خوای گەورە پشت و پەنای هەموو لایەکمان بێت.